بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين إيمان داران خواناساني بريس لم شو پربركتدا كشوي بستويكي مانگي رمضاني پربركتا كبيغمبري خواه صلى الله عليه وسلم آماجي كردوا دەشەوی کۆتایی مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان زیاتر لە کاتەکانی تر بە ئاگابین بۆ عیبادەت و خواپەرستی. ختامه میسکن بە تایبەت لە شەوە تاکەکانیدا ئەو کەسانەی کە ئیمکانیەتیان ببێ و لە توانادا ببێ هەر دەشەوەکەدا بنیشین زۆر باشە، بەڵام لانی کەم شەوە تاکەکانی بە ئاگابین هەتا کاتی بەیانی لە ماڵی خوادا یان لە ماڵەکانی خۆتاندا دوورکەوتنەوە لە هەر قسە و باسێکی دنیایی و خۆیەک لاکردنەوە بۆ خواپەرستی. دانیشتنی ئەم شەومان دەچینە خزمەت فەرموودەیەک کە ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 2033 لە سەحیحەکەیدا و پێشەوە مسلیمی فەرموودەناس بە ژمارە فەرموودەی 1173 لە سەحیحی خۆیدا هێناوێتی لدايكمان خاتو عائشة وكذا فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم إذا أراد أن يعتكف صلى الفجر يا غنبري خواه صلى الله عليه وسلم كاتك كديويز خوي يقلاي كاتو بو خواه پرستی كلا مصطلح الشرعي دا بيدا وتري اعتكاف نيجي بياني دكرت ثم دخل ما اعتكفه ئەمجا دەچۆ شوێنی خۆی شوێنە تایبەتیەکەی لە مزگەوتە وإنه أمر بخبائه فضرب ئەمجا فەرمێ خێمەیەکی بچکۆلەیان لەناو مزگەوتە بۆ هەڵدەدا وەکو ئەو خێمە بچکۆلانەی کە ئێستا بۆ گەشت و گوزار بەکاردێ ئەو زەمانەش هەبووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە گۆشەیەکی مزگەوتەکەدا دەچوە ناو خێمە بچکۆلەکەیەوە، واتە ئیعتیکاف هی دەکرد، خۆی یەکلایی دەکردەوە، لەگەڵ کەسا قسەی نەدەکرد. وەختی نوێژە فەرزەکە دەهاتە ناو سەفی جەماعەتەکە و ئیمامەتیەکەی بۆ دەکردن و لە ماڵەوە خواردنەکەیان بۆ دێنایە خێمە بچکۆلەکەوە. بەو شێوەیە پێی دەوترێ ئیعتیکاف، واتە خۆدابڕین لە خێزان و منداڵ و میوان و هەموو کاروبارێکی دنیایی. أراد الاعتكاف في العشر الأواخر من رمضان لدشوي كوتاي مانجي رمضان دا پیغمبري خواه صلى الله عليه وسلم روح من بقرباني بيو با هەر لێرەوە لەم مەجلیسە مبارەکەدا سێ سڵاوت بنێرین بۆ ڕوحی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستی خوا لە ڕۆژی 20هەمی ڕەمەزانەوە کە نوێژی بەیانی دەکرد خێمەکەیان بۆ هەڵدەدا لە گۆشەیەکی مزگەوتەوە. ئەو دەشەوە نەدەچۆوە ماڵەوە، لەو خێمە بچکۆلەدا لەگەڵ کەسی شاتێکەڵاو نەدەبوو، خەریکی دەورکردنەوەی قورئانی پیرۆز و نوێژی سنەت و عیبادەت بوو. فأمرت زەینەب بخبائها فضرب. خاتو زەینەبی خێزانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە دووسێ گەنجی دڵسۆزی مزگەوتی گوت خێمەیەکی بچکۆلەش بۆ من بێن و لەو گۆشەیەوە لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێمەیەکیش بۆ من هەڵدەن و منیش لەوێ ئیعتیکاف دەکەم لە ناو مزگەوتە. وەڵا خاتو عایشەش چاوی لێ بوو ئەوە زەینەبی خێزانی پێغەمبەر خێمەیەکی هەڵداوە، ئومو سەلەمەش چاوی لێ بووە خاتو عایشەش خێمەیەکی هەڵداوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک فلما صلى رسول الله صلى الله عليه وسلم الفجر پێغەمبەر کە نوێژی بەیانی بۆ خەڵکەکە کرد و ئاوڕی دایەوە، ئەمە دەڵێ مەعەسکەرە ئەم هەموو خێمە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگەل لە وەکو پیاوێک کە تەنها یەک ژنی هەبووە، باقی تر وەکو پێغەمبەرایەتی 9 هاوسەر لەژێر نیکاحیدا بوون، 9 خێمە هەڵدراوە بە دوویەکە. دەفەرمێ
نظر فإذا الأخبية ئەوە سەیری کرد کۆمەڵە خێمە لە مزگەوتە لە دوای خێمەکەی ئەوە ڕیز کراوە ئەمەی خێزانەکانێتی فەرمووی ئەلبر توریدنا ئەوە لەبەر خێر و خێرات و خواپەرستی ئاوا دەکەن یان لە ڕقی یەکترە عایشەکەی جا چم فات لە فڵان کەس کەمترە ئومو سەلەمە کوتی بۆ من و زەینەب چیمان کەمترە ئەو لەوێ بێ لە دوای پێغەمبەرەوە من لەوێ نەبم پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەمە لەبەر خێر و خۆشی و بەرەکەتی قیامەت و عیبادەت وا دەکەن فأمر بخبائه فقوض فەرمووی کۆڵەکەی خێمەکەم لابەرن و خێمەکەی پێچایەوە و ماڵی مزگەوتی بەجێهێشت و ڕۆیشتەوە بەرەو ماڵ وترك الاعتكاف اعتكاف و خواپەرستیەکەی ناو مزگەوتی لەو دە ڕۆژەی ڕەمەزانە واز لێهێنا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ڕەمەزانە یەک ڕۆژ و شەو لە مزگەوتە نەمایەوە حتى اعتكف في العشر الأول من شوال والله ژنەکانیش کە زانیان پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆیشتەوە هەر یەکە خێمەی خۆی پێچایەوە و مزگەوتیان بەجێهێشت جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وابوو نەیدەهێش هەلەکانی خواپەرستی لەدەست بچێ بۆ نمونە ئەگەر شەوێک بۆ شەو نوێش خەبەری نەبوو بێتەوە لە ناو ڕۆژەکەدا 12 کات نوێژی سونەتی دەکرد لە جیاتیەوەی شەو خەبەری نەبووەتەوە یان وەکو هەر بە شەرێک ماندوو دەبوو لە شەڕەکان و جەنگەکان دەگەڕایەوە یان نەخۆشبوونیەک و حاڵەتێکی خێزانیە قەرەبووی دەکردەوە لە ڕۆژە سونەتی زۆر دەکرد بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی شەشڵاندا لە دوای جەژنی ڕەمەزان ئەمجا کە خێزانەکانی وازیان هێنا 10 ڕۆژی ڕێک خێمەکەی لە ناو مزگەوتە هەڵدایەوە و قەرەبووی مانگی ڕەمەزانی کردەوە لەم فەرموودەیەدا کە لە سەحیحەیندا هات و ئێستا بۆ جەنابتانم خوێندەوە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی ئەم فەرموودەیەدا ئەفەرمێ بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێزانەکانی ڕێگە پێ نەدا و لەبەر ئەوان ئەوی ژوازی لە ئیعتیکافی 10 ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزانی ئەو ساڵە هێنا ئیمامی نەوەوی وەکو قاضی عیاضیش هێناوێتی دەفەرمێ لەبەر سێهۆ یەکەم ئەمانە ئافرەتن پێویستی ماڵ و منداڵیان هەیە پێویستیان بە هێندە چوون و هاتنەوە بەناو مزگەوتە هەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناتوانن یەکلایی ببنەوە لەبەرەوە با خۆیان ناڕەحەت نەکەن بە شتێکەوە کە کاری گرنگتر کە ماڵ و منداڵ و بەخێوکردنی منداڵەکان و ئاگابوون لە ماڵە لەسەریان پێویستە با ئەمە نەبێتە نەریتێک بۆیان باریان قورستر نەبێت لە حەدی خۆی دووەمیان مەبەست لە خێزان لە ئیعتیکاف خۆدابڕینە لە خێزان واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو دەشەوە لەگەڵ خێزانەکانیشی نەدەخەوت دەیەکە خێزانەکانی هەر لە مزگەوتیشا لەگەڵ یابن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فکری بەوانیشەوە مەشغوڵ دەبێت خۆشەویستی خوا کە دەهاتە ناو مزگەوتەوە ئیشەڵڵا با ئێمە جواب بکەین کە هاتیە ماڵی خواوە خۆت دابڕە لە هەموو قسەیەکی دنیایی حتا لە خەتەرە و خەیاڵێک بە هەر کەسێک خۆت یەکلاییکەوە بۆ خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێتی لە ئیعتیکافەکە ئەوە بوو خۆی یەکلایی کاتەوە بۆ خوا دەی ئێستا خێزانەکانی هەر لە دەوری بن ئەو نێتە پاک و خاوێنەی گەرداوی دەبێ و لێی تێک دەچێت سێمیان ئیمامی نەوەوی دەفەرمێ مزگەوتەکە بچکۆلە دەبەوە چونکە ئەو هەموو خێمەی کە بینی بە دوویەکە هەڵدراون وای لێ دەهات مزگەوت شوێنی نوێشکەرەکانی بچووک دەبەوە لەوانەیە چەند سەحابی تریش خێمەی بێنایە ئەی مزگەوت چێ خەڵک نوێژی لێ بکە فەرمووی خێرا بیان پێچنەوە کە خێمەی خۆی پێچایەوە نەشی فەرموو بی پێچنەوە ئەها سەرکردە ئەبێ یەکەم جار خۆی هەنگاو هەڵ بنێ خێمەکەی خۆی پێچایەوە ڕۆیشتە دەرەوە هەموو خێزانەکانیش بە شوێنیان ڕۆیشتە دەرەوە ئەم دینی ئیسلامە ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم علەمایان قسەیان ئاوا لەسەر کردو ئیمامی نەوەوی ئەو سێ خاڵەی هێناوە من وەکو بەندەیەکی کەمزان و هیچ نەزان لە چاو ئەوانەوە کە لە خزمەت ئەم فەرمودەی پێغەمبەردا بووم صلی الله علیه وسلم منیش شتێکم بۆ ئەم سەردەما لەم فەرمودەیەوە دەستکەوت پرسیارێک ئاڕاستەی جەنابتان دەکەم هەر کەسێک کە حەز دەکا وەڵاممان باتەوە لە خزمەتی داین خاڵێکی تر چییە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئالبر فەرمووی لە حەدیسەکەدا ئالبر توریدنا ئەوە لەبەر چاکە و خێرخوازی وا دەکەن چی ئەزانێ مەبەستی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت لەمە چی بوو بێ بەڵێ بەڵێ کاک بیلال سەردەمە زۆر شت دەکرێت لەوانەیە شەرنی هەموو کەسەکان نیەتیان خێرخواز بێت بەڵام کەسانێکیش
دەبینی کە بەردەوامبوونیان ئەو نیشانی خێرخوازی. بەڵێ ئەوە یەکەم جارێک زەینەب بۆ نمونە نێتی هەبوو، ئەوانی تر چاویان لێکرد لەوە چەند نێتەکەی ئەوان وەکو ئەو خاوێن نەبوو بێ، منافەسەیەک بوو بێ، کەواتە دەرسێکیکە کە هەر لەم فەرمودەیەوە فێری دەبین. چاولێکەری زۆر ڕاستە، بەڵێ چاولێکەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فێری کردین، چاولێکەر مەبن، چاولێکەر مەبن. ئەی خاتو عایشە، ئەی ئومو سەلەمە، ئەوە زەینەب ئەم کارەی کرد تۆش خێران ڕاکی بەدووی ئەوە. یعنی خۆت یەکلایی کەوانێ شوێن هەموو شتەکان مەکەوە، تۆ هیچ نێتێکت نەبووەوە پێویستیشی نەدەکرد، ئەها هەر بە چاولێکەری. ئەینا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مانعی خێری هیچ کەسێک نەبووە، بەڵام کاتێک زەینەب بینی پێغەمبەری خوا خێمەیەکی هەڵداوە لە ناو مزگەوت تا خێزانەکانی تر بە دواییەکە چاویان لێ کرد، ئال لەوێەوە ئەم دەرسە گەورەی ئەم شەو وەردەگرین. جا ئێمە لە شەوانی قەدردا کە ئینشاڵڵا دەنیشینیان هەر شەوێکی ڕەمەزان بەندە لە خزمەتتانە پێم خۆش نییە بابەتەکانمان وشک و برنگ بن، ڕاستە عەقیدە زۆر گرنگە، بەڵام بابەتەکانمان بۆ ژیانی ئەمڕۆمان سوودمەند بین لێیان. ئەم مزگەوتە بە ئیزنی خوای گەورە فێری ئەوەمان کە لە دەرەوەی مزگەوت چ سوودێک لە مزگەوت وەربگرین. کەواتە دەرسی ئەمڕۆمان ئەم شەومان لە خزمەت فەرمودەکەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەوەیە مسلمانان خۆتان پارێزن لە چاولێکەری، هەر بە شوێن کەوی لەبەرەوەی فڵانکە زوای کوتووە، خۆت خاوەنی بیر و ڕاو مەبدەئێک نەبی، هەر چاولێکەری خەڵکبی خراپە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تكونوا إمعا، إمعا مبن، إمعا يعني چی؟ تقول أنا مع الناس، خۆشەویست بۆ خۆی شی کردەوە، فەرمووی ئەوەیە بڵێ منیش وەک خەڵکی، فەرمووی ئاوا مەبن، ئیمعە مەبن، بڵێ منیش لەگەڵ خەڵکم. ئین ئەحسەنە الناس ئەحسەنت، ئەگەر خەڵک چاکی کرد چاک دەکەم، وئین ئەسەت ئەساء ئەسەت، ئەگەر خەڵک خراپیان کرد خراپیش بێت، چونکە مۆدی لە هەر دەیکەم. مادام خەڵک وا دەکەن و کاکە مۆدی لێتی مۆدی وایە، مادام ئەو خەڵکە بۆ وا دەکا، ئەو خەڵکە بۆ ناڵێن بێ شەرعیە، وەڵام منیش ئاوا دەکەم وەکو خەڵک بە شوێن خەڵکا دەڕۆم، فەرمووی ئاوا مەکەن. ولكن وطینوا ئەنفوسەکم، فەرمووی خۆتان یەکلایی کەنەوە، خاوەنی مەبدە و بیر و باوەڕ و عەقیدەی پاکی خۆتان بن، دامەزراو بن، چاولێکەری کوێرانەی خەڵک مەبن. چاولێکەری بۆ خێر باشە، بەڵام چاولێکەریەکمان مەبەستە کە ئینسان شوێن کەوتووی هەموو کەس بێ. فەرمووی ئەگەر خەڵکی چاکیان کرد تۆش چاک بکە، ئەگەر خەڵکی خراپیان کرد تۆ چاولێکەری خراپەی خەڵک مەبە. ئەمە ماناکەیەتی. کەواتە بابەتەکەمان کە ئەم شەو بە ئیزنی خوای گەورە بۆ ژیانی ڕۆژانەمان سوودمەند بین لێی بریتیە لەوەی بۆ خۆت بژی، نەک لەبەر خاتری خەڵک ژیانی خۆت تاڵکەی. وەڵڵی خۆشەویستانم، ئیماندارانی بەڕێز، هەر یەکێک لە ئێمە لە ژیانی تاکدا، لە ژیانی خێزاندا، لە ژیانی ناو خەڵکیدا زۆرجار گرفتاری ئەم بەڵا گەورەین کە بۆ خۆمان یەکلایی نەکردوێتەوە، خۆمان ساغ نەکردوێتەوە خەریکی چین، هەر دەڵێن فڵانکە زوای کرد. جارێکیان لە پاسپۆرتی سلێمانی بووم، ئەو زەمەنە پاسپۆرت زۆر درەنگ دەردەها، زۆر ناڕەحەت، کە من چووم نوێژی بەیانیم لەوێ کرد بوو، لە پێش منەوە لەوانەیە 200-300 کەسی تری لێ بوو بێ. پیرێژنەیەکیان هێنابوو لە بەتانیدا لە حدودی ئێرانەوە هێناویان، هەر بە حاڵ هەناسەیە هات، کابرای پۆلیس تەکلیفیان لێ کرد، هێستا هەر شەوە داماوە، تیان بە ئەو پیرێژنە بێتە سەفەکەەوە بێن لە پێشەوە و زۆر گوناحە. کابرای پۆلیس پرسیارێکی جوانی کرد، وتی پورێ گیان، مردن و ژیان بەدەست خوایە و یاخوا تەمەنت درێژتر بێ، بەڵام تۆ تا قاچن نەماوە، سوێن بەخوا سەفەری دوور و درێژ لەوانێ تا هەولێر بڕکەی، باشە پاسپۆرتت بۆ چییە؟ بەم نیوە شەوە تۆیان لە بەتانیا هێناوە. وتی کاکە جیرانم هەمووی هەیانە چۆن نەمبێ، بیستە بووی هەرچی دەر و دراوسەیە خەریک پاسپۆرت دەرێنانە، وتی چۆن دەرە و دراوسێم هەمووی هەیبێ بۆ من نەمبێ. بابە خۆمە بایعی نییە، من فۆرمی بایعی نییە خۆراکت بۆ بێتە ماڵێ، من پاسپۆرتێکە سەفەرێکی خارجت هەبێ پێویستیەکت هەبێ. زۆر جوان پێوتی بەخوا لەوە سەفەری دوور و درێژی تۆ تا هەولێر بێ، ئێتر تۆ بەم نیوە شەو بۆ ماڵ و حاڵی خۆت بەجێهێشتەوە، ئەو خەڵکەش دەخەیە ناڕەحەتیەوە، وەڵا بەس لەبەرەوەی دراوسەکانم پاسپۆرتیان هەیە دەبێ منیش هەم بێ. زۆر شت هەیە لەم وڵاتە داوایە، جاری وایە شتێکە پێویستیمان پێی نییە، بڵێن لە بازاڕ نەماوە هەمومان ڕادەکەین، ئەڵە چونکە فڵان کەس کڕی لەوە چێ زۆر مهم بێ.
جاری وای پێویستێکیشمان پێ نییە ها جاری وا قەیرانی ئابووری لەوە دەست پێ دەکا خەڵک هەمووی لە کتوپڕێکە بڵێن بەنزین گران بووە سیارەکە یەک تۆزی نابێ ڕادەکەی پڕیکەی دەی دوو دەق ڕۆژی تر سەبر بگری هەر بابەتەکە بۆ خۆی هێواش دەبێتەوانێ و تۆش بەو چاولێکە لە ڕزگارت دەبێت ئەمڕۆ بەداخەوە زۆر بەمان شین و شاییمان بۆ خەڵکە کابرا کچ بە شوو دەدا پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتانە خوشکێکی بەڕێزی وەکو ئەو خوشکانەیە کە گوێی لێمانە تەنها ئاواتی ئەوەیە کچەکەی بدرێ بە کوڕێکی محتەرەم کە ڕێزی لێ بگرێ دەی بنەمای ژیان یعنی خۆشەویستی و ڕێز و حرمەت وەفاداریەک لە بینی ئەم کوڕ و کچەدا هەبێ هەر مارەیی یعنی ڕازگۆبوون نیحلەیەکە سەدوقاتێکە مارەیی یعنی ئەم کوڕە ڕاستگۆیە ئەوەندەی لە توانایدا هەیە هەموو ماڵەکەی بە قوربانی کچەکەم دەکات دەیەگە زۆری هەیە خوا پیرۆز بێ بەڵام لەو کاتەدا من چەندین جار ئەو کاتانی کە چوو مەژن مارەکردن بوومە مەحامی خەڵک ئەڵێ برا بە ڕێزەکەم تۆ کش دەدەی بەم کوڕە دەڵێ بەڵێ لە ئەخلاق و دینی ڕازی بەڵێ ئەی مارەیەکەی چەند بێ جایی واڵە 1000 لیرە بێ 500 لیرە بێ ئەڵێ خەنجەر لە کادا ئەڵێ کاکی من هەموو بنەماڵی ئەم کوڕە بە هەرچی هەیەە عەشیرەتەکەشی بیفرۆشێ 500 لیرەی نییە تەڵە کوڕە مامۆستا خۆ من نامەوێکی سم بۆ هەڵنەدورێەوە لەبەر خەڵک ئەی دوای چی بە خەڵک بڵێین چۆن کچی بڵێن کچەکەی شووی کردو بە 10 مسقال ئاڵتون چۆن بڵێن 15 مسقال زێڕ مارەیەتی لەبەر خەڵک با خەڵک بزانە مارەیەکەی زۆرە ئەها چاو لێ لە سەرەتای ژیانی گرنگی هاوسەریەوە لە ترسی لۆمەی خەڵک باری گەنجەکانمان قورس دەکەین بڕواتان بێ ئەمە واقعەکە کچێک کە باوکو دایکی مامۆستای زانکۆن خۆشی دکتۆرەیە شووی کردبوو بە دکتۆرێک بەڵام خەریب و گرفتێکی گەورەیان بۆ دروست بێ لەسەر چی لەسەرەوەی باوکی کوڕەکە باوکی دکتۆرەکە باوکی کوڕەکە دوکانێکی بچکۆلەی هەیە و بە کرێکاری و حەماڵی منداڵەکانی پێگەیاندووە کۆمەڵی خەڵک ڕاست بووبوونەوە لە خزم و کەسوکاری مامۆستاکەی زانکۆ چۆن کچەکەتان دەدەن بە کوڕێک کە باوشی یەک دوکانی بچکۆلەی هەیە و بە چبز و ساردی و پسکیت خەڵک منداڵەکانی بەخێو دەکات ئەبێ بیدەن بە هاوشانی خۆتان ها خەڵک چی لێ دەکات چاولێکەری تۆ لەبیرت دەچێتەوە تۆ ژیانی هاوسەری بۆ تۆیە نەک بۆ خەڵک دوای دەبێت شەکرا و خواردنەوەکەی لە هۆڵی فڵان شوێن بێ ئەگەر لە هۆڵێکی ئەم مزگەوتەدا بێ نەکرێ دەدەی نەمێز و پرسیت دەوێ ماڵی خوای پڕ بەرەکەتە اجعلوه في المساجد سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کوڕەکە ئەو هەمووی دەیدا بە هۆڵی شایی و حەفلە و ئاهەنگ لە هۆڵی مزگەوتە کە بە لەجیاتی بۆ مردووان بێ بۆ زیندوان باشە ئەی بۆ نەیهێنی نەماڵی خواوەت کاکە وەڵڵی دوایی خەڵک چیمان پێ دەڵێن مامۆستا بەخوا قسەکەی تۆ ڕاستە ئەی دوایی خەڵک چیمان پێ دەڵێن دڵێن دڵیان نەهات هۆڵێکی بۆ بگرن یعنی ئەو هەموو پارە سەرف دەکا حەل لەبەر خاتری خەڵک خۆشی بڕوای پێی نییە خۆشی ئەزانێوانیە دوایی دەبێن نەوعی زێڕەکانی عیارەی ئەوەندە بێ نەوە خەڵک دوایی بڵێن چۆن عیارەی هەژدەی بۆ کردووە بۆ عیارەکەی بەرزتر نییە هەر لەبەر خەڵک ئەبێ جلوبەرگەکانیشی جلوبەرگ بێک بێ حرمەتم هەیە بۆ ئێوەی بەڕێز و خوشک و دایکە بەڕێزەکانم کچە باشەکانم ئەبێ نیوەی جلەکە هەر بە حاڵ بەبەریەوە بێ هەموو جەستە فڕێدرابێتەوە دەشتا دەڵی ناشەرعیە دەڵێ وەڵڵی دەزانم کچەکەم قەت بێ شەرعی نەکردووە بەڵام ئەی خەڵک چ دەڵێن لەنجلی ساڵۆنی لەبەر نەکرد هەمووی لەبەر خاتری خەڵک بێ ئەمری خوا باری گوزەرانی خۆت قورسکەی خۆت ناڕەحەتکەی بەرامبەرەکەت ناڕەحەتکەی لەو سەرەتای خۆشی ژیانی هاوسەریەوە کە شاییەکەتە لەبەر ئەوەی خەڵک چیمان پێ دەڵێ بە پێچەوانەکەیەوە هەموو شاییەک شینێکشی بەدوایە شێ هەیە کەسێکی لێ نەمرێ ڕۆژە تەعزیەبار نەبێ سەرەتا دەبێ خەمیەوەی بە قوربان مەلایەکی قورئان فرۆش پەیداکەن دەنگی زۆر خۆش بێ ئێگە تەزجیلێکدانی موبایلێکی ئەوەش قورئان خوێنێ ئەگەر هەر تەعزیەکە بەڕێ دەکا ئەڵێ بێ مەلا فڵان کەس بانکەن کە دەنگی زۆر بەناو بانگە بۆی بڵێن بەڕاستی قورئان خوێنی تەعزیەکەیان زۆر مهم بوو یعنی لە بیری نییە قورئان بۆ مردووەکە ئەجرێکی بۆ بچێ ئەو لە بیری ئەوەدایە بڵێن تەعزیەکەی فڵان کەسی قورئان فرۆشی تێدا بوو جاوز زۆریان حرمەتم هەیە قورئان فرۆشن چونکە هەر کەسێ معاملەی بە قورئانی پیرۆزەوە کرد وتی تەعزیەکە 2 ڕۆژ دادەنیشم یان ڕۆژێک ملیۆنە دینارم دەوێت ئەو قورئانی خوای فرۆشتۆ پەنا بەخوا ئیلا مەگە کابرای قورئان خوێن دەستکورت و هەژار و نەدار بێ بڵێ من دێم تەعزیەکە ڕادەگرم و بە ئیزنی خوا دوعایەک بۆ مردوەکەت دەکەم تۆش ئەگە ئیمکانیەتت بوو بە قەدەری توانای خۆت هاوکاریەکم بکەی ئەبێ بڵێن هێشتا ڕێی تێدەچێت ئەی ناوەی تری معاملەی لەسەر کرد پەنا بەخوا فەرقی چییە لەگەڵ ئەو کەسەدا کە حەفلەوە هەنگ بۆ خەڵک دەژێڕێ و معاملەی پارە و ملیۆن دیناری لەسەر دەکات ئەمجا ئێستا پەیدا بۆڵەن دەبێت گۆڕستانەکەی بەناوبانگ بێ
لەگەلێک لە شارەکاندا پیاوە گەورەکان و مەسوول و کاربەدەستەکان لە فڵان شوێن دەنێژێن ئەڵێ تۆ بڵێ قەبرێکم لەوێ دەست نەکەوێ کوڕە لەوە خراپتر بەڕێزان بووەتە قەبری ڕوکن و ئەزانە خانووی ڕوکنە بابە قەبر ڕوکن بێیان لە ناوە بێ خۆمە بازاری تیجاری نییە حەز دەکا قەبرەکەی ڕوکن بێ بڵێن لە ڕوکنەکەەوە قەبری بەرکەوتووە لە قیامەتی شاوەرە خوای گیان هێشتا ئێمە ئەوەمان لەبیرە تۆ بڵێ خەڵک چیمان پێ بڵێن هێشتا لەو شوێنێکی ئینسان دەهەژێت و هێشتا بیری دنیات هەبێ ئەچی بۆ تەعزیە ئەڵێ کاکە وەڵڵەهی زەرور نییە ئێستا تۆ لێرەوە بڕۆی بۆ دهۆک لێرەوە بڕۆی بۆ سلێمانی باشە ئەم موبایلە چ سوودێکی هەیە یەک تەلەفۆن بکە کە بەڕاستی من ڕێیم وایە ئەگەر دۆستت بێ بەو تەلەفۆنە کیفایەت دەکا ڕەن بێ دوو سێ کەس هەبێ لە ژیانتدا ئەوەندە تێکەڵاوبی لەگەڵ یانە سێ ڕۆژیش لەگەڵ یابی هەستا جێی خۆی بێ بەڵام تۆ هەرچی ناسیاوتە ژیانی ئەم خەڵکەی ئێمە بەداخەوە نیوەی بۆتە تەعزیە دەگاتەوە ماڵەوە تەلەفۆنت بۆ دەکرێت کابرا ئێستا ڕوحی دەرنەچۆڵان وەرە بۆ تەعزیە فڵان کەسی ژمێر دەگەیتەوە ماڵەوە تەعزیەش کە دەست پێ دەکات بە یەک تەلەفۆن دەتوانی بڵی کاکە مادام محافەزە بۆ محافەزەیەکی ترە وەڵڵی جێگەی خۆیەتی بە تەلەفۆن بێ هاوبەشی خەمتم خوا لە مردوەکەش خۆش بێ یا ڕەبی خوا جزای بەخێرت داتەوە ئەویش ئەگەر دۆستێکی ڕاستەقینەت بێ ئەمەندەت بۆ حیساب دەکا حیساب بۆ کات و زەمەنی تۆ دەکا کە لە ڕێگا تووشی قەدەرێکی ناخۆشتر نەبی تەعزیەیەکی تریش دروست نەبێ ئەڵێن نادەبێ هەر بچم بۆ کاکە دوایی چیم پێ دەڵێن هەر خۆت ئیمانت بە تەعزیەکە نییە کەچی هەر دەچی لەبەر خەڵک دەشتی کابرا بێزارە ئەویش جوێ فەقیرە کۆمەڵک منجەڵ و چێشت و خواردنی نایاب دروستکە و خێمە هەڵدا و جادە بگرێ و کورسی ڕیسکە بەس لەبەرەوەی نەڵێن فڵان کەس تەعزیەکەی سارد و سڕب و خزمەتی خەڵکیان نەکرد کەواتە خۆشەویستانم شای و شینمان بوو بە خەڵک خانووت کردو زۆر دڵت پێی خۆشە میوانێک دێ بە حیساب بە سەردان قسەیەک فڕێداتە ماڵەکەتەوە لەجا تخواوە خەریتەیە و خانوویە ئەو بۆ ئەوەی وانە بوو ئەو گڵۆپەی بۆ وانە ئەو شوێنەی ماڵەکەی خۆت لەبەر چاو دەکەوێت لەبەر قسەی خەڵک بۆ سیارەکە ناگۆڕی بۆ هەر ئەو داشقەیەت پێیە کاکە من بەوەندە ئیمکانیەتم هەیە زۆر پێ ڕازیم شکری خوای لەسەر بکە خەڵک جاران سواری گوێ درێژ دەبوو ئێستا من سارێکی ئاوام هەبێ مەمنونی خوام بەڵام لێت ناگەڕێ جلوبەرێک لەبەرا بێ ڕەنگێک بێ ئەوە کاکە بۆ ڕەنگە لەبەرایە ئێمانە شتی شەخسین چ پێویست دەکار خۆشتی پێوە ناڕەحەتکەی واگە پێش شاوەتی نابێ بڕوخی ئاگامان لە خۆمان نەبێ خۆشەویستان ئەو چاولێکەریە ئەو بۆ خەڵک ژیانە دەمانکوژێ وەڵڵی ئینسان وریای خۆی نەبێ بە چاوی خۆت خۆت نەبینی بە چاوی خەڵک خۆت ببینی شێتت دەکا خەڵک با بچینە خزمەت ئەم بەسەر هاتە ئیمام ئیبن حەزمی ئەندەلوسی زاتێکی گەورەیە و عالمێکی زۆر بەناوبانگە ئەفەرمێ بە چاوی خۆم ئەمەم لە ئەندەلوس بینی کابرایەکە بوو بازرگان بوو بازرگانێکی زۆر ناودار و دەسەڵاتداری مادی بوو چوار بازرگانی تر زۆریان ڕق لێی بوو چەندین جار لە معاملەیە چاڵیان بۆ هەڵدەکەن کابرا زۆر زیر و وریا بوو خوا پشتیوانی بوو بە سەهو نەدەچوو ئاخری وتیان وەرن با شێتی کەین با وای لێ بکەین ئیمانی بەخۆی نەمێنێ جا سەیری ئەم پیلانە ژەهراویە کە بۆیان داڕشت ئەو زەمانە سەری ڕوود عەیبە بووە ئەها بۆیە لە کتێبەکانی مەسەوی شافعیدا ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە هەموو کتێبە شافعیەکاندا دەفەرمێ ئینسانێک کە بە سەری ڕوود چۆ بازار نابێت لە دادگادا شایدی لێ وەرگیرێ دەی ئەم قسەی ئێستا پێچەوانەوە بووەتەوە ئێستا بە جامانەوە بچێ بازاڕم بە شایدی لێ وەرنەگیرێت چونکە نامۆ بووی ئەو زەمەنە وا بوو یعنی لەناو هەزار کەسا یەک کەس سەری ڕوود بووە نیشانەی نامۆبوونە حرمەتمێ بۆ هەموو لایەک دەی نامۆ نابێ شایدی لێ وەرگیرێت مخالیفی هەموو خەڵک بێ ئەم پیاوە جامانەی لەسەرا بوو مێزەرێکی سپی بەسەرەوە بەست بوو گەرمای هاوین بوو مێزەرێکی سپی و قوڵاوێکی سپی لەگەڵ جزداشەیەک و کراسێکی ئاودامانی سپی لەبەرا بوو بازرگانی یەکەم پیلانیان بۆ دانابوو هاتە سەر ڕێگای کتی یا ڕەبی پیرۆزت بێ ئەو جامانە زەردەی کە لەسەر تایە ئەوە کەی لە حەج هاتوویەوە بەخوا کەشیەکی جوانە لەسەرایە کابرا سەیرێکی جامانەکەی خۆی گرت و ئاوای لێ کرد وتی بابەوە سپیە نابینی ئەڵێ بەفری سپیە حەجی چی و کەشیەکی کواوە زەردە وتی ناکە بە سپی ببینی بەخوا شەبەکەی چاوت تێکچۆ بابەوە زەردە وتی دەبڕۆ بەو لاوازم لێ بێنە ڕۆیش بەولاترەوە و گومانێکی بۆ دروست بوو وەڵڵی ئێستا ئەمە سپی بوو لەسەرمە چوو بەولاترەوە و کابرایشکەی بازرگانی دووەمیان بە کەمین بۆی دانیشتە بوو هات و وتی یا ڕەبی ئەو مێزەرە سوورەت مبارەک بێ بەس وەڵڵی تۆ لە تەمەنی شتی سوورە نەماوی کاگە خۆ تۆ گەنجێکی 14 ساڵنی عیبە مێزەری سوور بۆ تۆ ناشیە دیسان دای نایوتی بابە وەڵڵا سپیە ئێستا و ڕەفیقەشت وەک تۆ خەڵەتا بوو دەیگوت ئەوە زەردە وتی کوڕە کاکە زەردی چی یعنی تۆ ئەوە بە سپی دەبینی ئەی هاوار وتی وەرە بابە وەڵڵا سپیە وتی بەخوا سوورە
سێمیان بۆی دانیشت بوو پێشوازی لێ کرد و وتی وەڵاهی نەمزانی جەنابەت سەید و بنەماڵەی پێغەمبەری تازە بنەماڵەی خۆ دۆزیوە تەوانێ و مێزەری سەوزت لەسەر کردووە یەخوا و مێزەرە سەوزە لێ پیرۆز بێت وتی کاکە ئێوە خەڵەتاون ئەم خەڵکە بوای لێ هاتووە بابە ئەو مێزەرە سپیە نابینی وتی کوڕەوە شاڵێکی زۆر سەوزە دیارە سەیدایەتەکە زۆر بەهێزە وەڵاهی من نەمزانی بوو تۆ لە بنەماڵی ئالوبەیت بی و مێزەری سەوزت لەسەر کرد بێت دیسان کەوتە گومانەکانی وا بە قووەت بوون خەریب و دڵی ئەتەقی تۆ بڵێ خوایە ئەمە سێ کەس ڕاست بکەوە یان من ڕاست دەکەم چوارەمیان توش بوو وتی وەڵاهی خەم ناکەم ئەوە پرسەت هەیە ئەمڕۆ ئەم مێزە لە ڕەشە لەسەر کردووە وتی یعنی تۆ ئەم مێزە لە سپی من بە ڕەش دەبینی وتی ناکە بە سپی بیبینی ئەوە ڕەشە وتی ئەی بۆ ئەوە دەڵە سوورە ئەی بۆ دەڵە سەوزە یەکسەر ئیبن حەزم دەفەرمێت دەستی کرد بە پێکەنین دوای دەستی کرد بە گریان دوای بەخۆی کێشا سوێن بەخوا دەفەرمێت ئەو بازرگانم بینی بە شێتی لە بازاڕی ئەندەلوسا دەسوڕایەوە منداڵ بەردیان تێدەگرت یعنی عەقڵی لەدەستدا ئەم پەسەرهاتە دەرسێکی زۆر واقعیە وەڵڵاهی وریا نەبین ئینسان بە چاوی خۆت خۆن نەبینی سەیری ڕازیبوونی خەڵک کەی شێتت دەکا خۆت خاوەنی یەک مەبدە و ڕاستەقینە بە بینی خۆت و خوای یەکلاییکەوە ساف چاوت یەک کەسی تر نەبینێ بڵێ خوایە من خۆم ڕەزامەندی تۆ دەبینم من خۆم واریداتی خۆم دەبینم من خۆم جلوبەرجی خۆم دەبینم من خۆم بڕوام بەوە هەیە کە ئەمە ڕاستە ئیتر بڕوات بە کەسی تر نەبێ وەڵڵاهی کچی وا هەیە لە دادگادا دۆسیەکانی دادگام خوێندۆتەوە کە تەلاق دراوە و تویانە حاکم و توێتی کچەکەم بۆ تەلاق وەردەگری و بەم کوڕە ڕازینی هیچ عیبێکی تیا شک دەبەی چونکە تۆ مافت دەخورێ مادام کوڕەکە هیچ عیبێکی نەبێت دوایی دەبێت تۆ زۆر تەنەزول بکەیت وتوێتی وەڵڵاهی جەنابی حاکم هەرچی عیبێنیەتی بەخوا من زۆر پێ ڕازی بووم بەڵام هەرچی دەمبینە دەڵێت چۆن شت بەو کوڕە ناشید نەکردووە من زۆر پێ ڕازیم بەڵام دڵیان کرمێ کردم هەرچی هەر عیبێکی لێ دۆزیەوە یەکێ دەڵێ قژی وایە یەکێ دەڵێ لوتی وایە یەکێ دەڵێ باڵای وایە یەکێ دەڵێ گەرنی وایە کوڕی وا هەیە کچێکی بەدڵی خۆی هەڵبژاردووە چوار خزم لەولاوە و برادەر لێ کۆ دەبێتەوە لە جیاتی بڵێ یاخوا پیرۆزت بێ مادام بەدڵی خۆتە ئەڵێ چۆن ئەوەت هێناوە جا ئەوە ئافرەتە بۆ کج نەمابوو بۆ ژن بڕابوو ئەوە چۆن هاوشانی تۆیە یەکسەر دڵی ئینسانەکە ئەگەر ئینسانێکی ڕۆشنبیری مەبدەئی نەبێ خێزانەکەی دەدەست دەدا واللهی وریا نەبین وەکو ئەو پیاوە ئینسان لەم ڕۆژگارەدا پەنا بەخوای گەورە عەقڵی دەدەست دەدا ئەگەر قسەت کرد لاسای خەڵک مەکەوە ئەبێ بزانی جا ئێستا حورمەتم هەیە وەڵی خۆزگەم دەخواست من خۆشم و هەموو خەڵکیش زمانی ئینگلیزیمان فول بوویە کەچی کابرا دەبینی بەداخەوە خواحافیز ئازانی خواحافیزت بێت چەند جوانە سەلام عەلەیکم چەند جوانە لە هەموو قاموسی زمانی ئینگلیزیدا ئەوەندە فێر بووە ڕێزم هەیە بۆ جەنابتان تێگراو هەموو بیسەران و بینەران خواحافیزە کوردیەکەی لەبیر چۆتەوە بای بابەت دەتۆ چوار کەلیمەیەکەشت بەریە لەبەر بوویایە تەرجمەی زمانی ئینگلیزیت بۆ من کردایە مەمنون بووم بەڵام تۆ یەک شتی لێ نازانی بەس بۆی بڵێن ڕۆشنبیری بە خواحافیزی بڵێ با دەی باشە وەڵڵی خواحافیزەکە زۆر پڕماناترە خوا ئاگادارت بێت چەند دوعایەکی جوانە چەند دڵت ئارام دەبێتەوە ئەم بەسەلاتە خۆشەش بۆ جەنابتان دەجێڕمەوە کابرایەکە بوو تۆزێ جێلۆکە بووە ئەمە بە قازانجی ئافرەتانە ژنەکەی عاقڵمەند بوو کابرا تۆزە فەقیرحاڵ و جێلۆکە بوو خێزانەکەی پێوت پیاوەکە جارجار میوانێکمان دێ و خزمکە سوکارێک دێ وەڵڵی مەنزەڵی چێشتێکمان نییە چێشتی دووسێ میوانی تیالێنم هەندێک پارەم پاشەکەوت کردووە من خەریکی مناڵەکان و تۆ بڕۆ لە بازار مەنجەڵێک بکڕە کابراوەتی گەورە بێ یان بچووک بێ زانی پیاوەکە فەقیحاڵە ژنەکە زۆر عاقڵ بوو وتی کە چووی بۆ لای کابرای مەنجەڵ دروستکەر بڵێ مەنجەڵێکم دەیە مشتێ خوێ بگرێ لە کاتی چێش لێکردنا یەکسەر کابرای مەنجەڵ دروستکەر مەنجەڵ فرۆش خۆی ئەزانێ یعنی ئەو ئافرەتەکە قیاسەکەی بەوەدایە وتی مشتێ خوێی تێکەی لە کاتی چێش تێکردنا مەنجەڵەکە ئەوەندە بێ ئەوەندە خوێی بەس بێ واتە قیاسەکەی ئەوە بێ کابراوتی وەڵی دەترسم لەبیرم بچێتەوە وتی دەی باشە هەتا دەگەیتەوێ هەر بڵێم مشت نی و مشت بێ و زیاتر نەبێ نی و مشت بێ و زیاتر نەبێ کە کابرا کوتی مەبەستت لە چێ بڵێم مەبەستم خوێیە ئەو بۆ خۆی تێدەگا وەڵا کابرا ڕۆیشت بەرەو شار دەڕۆی بەرەو بازار تووشی چەند فەلاحێک بوو خەرمانی گەنیمیان هەڵدەگرت ئەو کاتەوە هەمومان دەزانین شەن و کەو دەکرا خەرمانەکە سوور کرا بوو خەریک بوون بە
کاتێ بای دەهات بە بایان دەکرد بۆی کەوا کاودانەکەی لێک جیابێتەوە. ئەم کابرایەش هەر دەستی بەرزکردەوە دەیگوت نیو مشت بێ و زیاتر نەبێ، نیو مشت بێ و زیاتر نەبێ. کابرای فەلاح وایان زانی لەگەڵ ئەویەتی دەڵێ یا ڕەبی خەرمانەکەتان نیو مشت زیاتر نەبێ. وەڵا پەلاماریان داوتیان ئێمە وا عەرەقی ڕەش و شینمان دەرداوە تو خوا ئەوە دوعا لە جاتی وەی خوا بەرەکەتداری کە. وەڵا دووسێ سێلکیان بە پژمری کێشا کابرا قسەکەی خۆی لەبیر چۆوە. وتی ئەی کاکە بڵێم چی من ئێستا قسەیەکم دەکرد. کوڕەکوتیان بڵێ کاکە بڵێ یەک نەبێ و هەزار بێ، یەک نەبێ و هەزار بێ. یعنی ئەم خەرمانە یەک بە هەزار بەرەکەتدار بێ. وڵای کابرا فەقیرە کتی بەخوا قسەیە بکەم باشە تا ئەسمەشا قسەکەی پێشووی لەبیر چۆوە. ئەمجا هەر دەڕۆیشت دەیگوت یا ڕەبی یەک نەبێ و هەزار بێ، یا ڕەبی یەک نەبێ و هەزار بێ. ماڵێک شین و شەپۆڕ و تەعزییان بۆ بە بەردەمی ماڵی ئەواندا. ڕووی تێکرد نوکتی یا ڕەبی یەک نەبێ و هەزار بێ. وتیان هەی خوا بتگرێ مردوویەکمان لێ مردووە حەزەکەی هەزارمان لێ بمرێ بەخوا لەوێش چینێکی باشیان کوتا. کوڕەکتی بابە وەڵڵی نێتێکم لێ بەڵام نازانم بڵێم چی. وتیان دەی بڵێ هەر ئەمە بێ و هیچ کە نەبێ، هەر ئەمە بێ و هیچ کە نەبێ، یعنی مردووی ترتان لێ نەمرێ. داماوە ڕۆیشت تووشی ماڵێک بوو بووچیان دەگواستەوە. ئەویش دەیگوت یا ڕەبی هەر ئەمە بێ و هیچ کە نەبێ. تیان هەی بەخی بڵێ خۆزگە هەموو ڕۆژە بووچێکی باشتان بۆ بێ. بۆ دوعای باش نازانی خراپ دەکەی. وەڵا لەوێش لێیاندا ئاخری تیایی بڵێم چی کوتیان کە نازانی بڵێ هیچ مەڵێ. وەڵا بەدەستی خاڵی گەڕایەوە نەمەنجەڵ بوو بە لێدانێکی شەوە هاتەوە ماڵەوە. مەنجەڵەکەشی بۆ نەخڕدرا. ئینسان ئەگە قسەشی کرد بزانە قسەکەت مانای چییە، بزانە منێتت چییە، بزانە بۆ چی دەکەی. لاساییکردنەوەی خەڵک لە قسەکردنی شاخراپە. وەڵای ئیوایە لاسای قسەی تەمسیل دەکاتەوە. ڕۆکرد لە تەمسیلەکە گوێی لێ بۆ حیوارێک چۆن بووە ڕێک دەوێت تەقلیدی ممەسیلەکە بکە. ئەوە لە تۆ نایە، ئەوە بۆ ژینگەی تۆ نابێ، ئەوە بۆ بارودۆخی تۆ نابێ. یعنی چەند جار باوەڕتان بێ گەنج و لاو دەبینم بە باوکی دەڵێ حاجی توخوا چەند ناشری نەخۆشەویستان حرمەتم هەیە بۆ یەک بەیەکی ئام گەنجە جوانانە. ئەزانی زۆر ناشرینە لە جیاتی بڵێ باوە گیان بڵێ حاجی بە باوکت. وەڵایی کچ هەیە بە دایکیەوە حاجیژن. ئەزانیەوە لە چۆوە فێر بووە لە تەمسیلەوە فێر بووە. ئەینە ئادابی کوردەواری قەت وا خەڵک فێر نەکراوە بە باوکی هەر کوتێتی بابە گیان، باوە گیان، بە دایکی هەر دایە گیان بووە. ئەوە لە تەمسیلێکەوە گوێی لێ بۆ کە بێ حرمەتی بە باوکی کردەوە توێتی حاجی هاتەوە. ئەوە حاجیژن هاتەوە تەمسیلانەمان بینی کە چۆن ئەخلاقی ئەم میلەتیان تێکدا. بەڵام دەبێت تۆ وریاوی لاسایی نەکەویتەوە، حیواری ناو تەمسیلەکە دووبارە مەکەوە، چونکە ئەوە بۆ تۆ ناشیە، ئەوە بە قەبارەی تۆ نابێ. و ئیسلامی ئێمە بە چی دەستی پێکرد ئازیزەکانم؟ ئیسلامی ئێمە بە لا ئیلاهە ئیلا الله دەستی پێکرد. لا ئیلاهە یعنی ئینسان زۆر مەعبود بۆی دێتە پێشەوە. یەکێ دەڵێ من بپەرستە، ئەوەی دڵە داوای ڕزق و ڕۆزی لە من بکە، ئەوەی دیان دڵێ داوای منداڵ لە من بکە. ئەمانە هەموو پەرستراون، هەمووی دەڵێ من بەخوای خۆت بزانە. تۆ دڵی لا ئیلاهە لا ئیلاهە ئیشارەتی لا بەلا دەست پێ دەکە. ئیسلامی ئێمە بە نەعەم دەستی پێ نەکردووە. زۆر کەسەیە دەڵێ مسڵمانان دواکەوتون و هە دەڵێن بەڵێ قوربان. وەڵڵی دینی ئێمە بەڵێ قوربانی تیان نییە. دینی ئێمە بەلا دەست پێ دەکا بە نەخێر. چونکە یعنی هەتا قسەیەک لێ تێنەگەم بەڵێ بۆ ناکەم. ئیسلامی ئێمە بەلا ئیلاهە دەستی پێکرد. خوایە هەموویانم ڕەفزە، هیچ شتێک بە تۆ بەخوا نازانم، تۆ بەخوا نازانم، تۆ بەخوا نازانم، هەتا دەگەڕێم ئیلا الله. بەڕێزان زۆر جابیرم دەکردەوە ئەها دەروێش و شێخ و تەکیە و شتی وا هەبووە حرمەتم بۆ چاک و باکەکانیان هەیە. هەندێکیان هەن دنیا خۆرم بە ناوی مەشایخی و ئەوانەوە لەگەڵ دنیا تێکەڵاو بوون، پۆستی دنیا وەردەگرن، پارە لە خەڵک وەردەگرن، دنیا بە دینی خواوە دەخۆن. ئەوانە گەندەڵن. جا لە دینداریشدا گەندەڵ هەیە، ئەلۆکو لە حکومەتا گەندەڵ هەیە. ئەینا شێخ و مشایخی ڕاستەقینە ئەڵێن کاتی خۆی شێخی گەیلانی بە دەروێشەکانی گوت بڵێن لا ئیلاهە ئیلا الله. بینی وتانە کەملیان بادا لە کاتی زیکرە ئەمە هەر قەدیمەکان دێتەوە بەرچاوە کە دەیانگوت لا ئیلاهە ئیلا الله ئەوان دەکرد. یعنی شێخی گەیلانی دڵێ بە حساب گەردون خڕە زەوی بسوڕێەوە بە چوادەوریا خوایە من لە دوای خوای ڕاستەقینە دەگەڕێم. نانە تۆ خوانی ئەستێرە، تۆ خوانی مانگ، تۆ خوانی ڕۆژ، تۆ خوانی ئەوانە هیچی خوانین، هیچی شایانی پەرستن نین ئیلا الله. ئەوە دۆزیمەوە تەنها ئەڵڵا شایانی پەرستنە و خوای بە حەقا. ئەها بۆیە دەروێشەکان ئاواز زیکریان دەکرد کە ئەو سەربادانشیان نابێ گاڵتەی پێ بکرێ. هەموو شتێ مانای خۆی هەیە، قەت گاڵتە بە خەڵک مەکە بڵێ ئەو شتە دواکەوتووە، ئەوە بیدعە بوو، ئەوە فڵان بوو. هەموو شتێک مانایەکی ڕاستەقینەی خۆی هەیە. کەسێک مانایەکی بۆ دۆزیوەتەوە لە ناخیدا شتێکی پاک هەبووە، ڕێز لە بۆ چوونەکەی بگرە. بەڵێ
ئیسلامی ئێمە بەلا دەست پێ دەکا بۆیە ئەو لایەش لە ژیانی ئینساندا زۆر گرنگە زۆر جار خۆشەویستانم یەک جار بڵێ لا ڕزگار دەبێ بڵێ نا بۆ نمونە کەسێک برادەرێک داوای لە گەنجێک دەکا ئەڵێ کاکە من میوانی تۆم دەی لەو کاتەدا تۆ جەنابەت خێزانت نەخۆشە منداڵەکان ئیمتیحانیان هەیە وەڵاهی زۆر ئاساییە بڵێ کاکی من ئەمڕۆ من ناتوانم میوانداری لێ بکەم ها یەک بەسە جاری وای ئاژاوەیەکی خێزانی لەسەر چوونی میوانێک دروست بۆ کابرا جورئەتی نەکردو بڵێن نا تەلەفۆنت بۆ دەکرێت کاکە ئێمە میوانی ماڵی تۆین زۆر ئازایانە بڵێ ئەمڕۆ بۆم ناکرێ نا داوای لێبوردن نەکەم نا منداڵەکانم ئیمتیحانیان هەیە هەموو کەسێک ژوورە نووسنەکانی لە قاتی سەرەوە 50 ژووری نییە جاری وای ئێمە خەڵکمان هەیە کرێچیە داماوە 2 ژووری هەیە ئەو منداڵە تەلەڤیزۆن ئیش بکا و کابرای میوان تا سەعات 12 حکایەت و باسی سیاسەتی ئەم لاولا بکە ئێ منداڵە چۆن سعی بکە ناوەڵە جورئەتت هەبێ بڵێ ئەزیزەکەم ئەم شەو میوانداری ناکەم چونکە منداڵەکانم ئیمتیحانیان هەیە با نانکەم بە قوربانی تۆ ئەگە دۆستی ڕاستەقینەت بێ عوزرت قبوڵ دەکات دەڵێ وەڵڵاهی مەمنونی ئەوەتم ڕازگۆیانەوەت تااقەتم نییە لەوە چێ خێزانت نەخۆش بێ لەوە چێ خۆت بار و دۆخت تەواو نەبێ ئەگە دۆستی ڕاستەقینەت بێ تەرکی عەلاقە ناکە ئەگە دۆستی سفرە و نان خواردنیشت بێ یاڕەوی بە حیاتی بە دەرگاتان نایەتەوە جورئەتت هەبێ بڵێ نا کەسێک لە سویچی سیارەکەتم دەیە گەنجی وا هەبوو بە ئەوە تووشی لە ناو چونچوو سویچ سیارەکەتم دەیە فەرموو عیبە بڵێ نا مادام مۆڵەتی شۆفێری نییە بۆ 1 دقەش ناتدەمێ کە تووشی بەڵایەک بووی من دڵسۆزم نەبوو من تووشم کردی سویچی سیارەکەتی مەدەیە کەسێک تەلەفۆنێکی دوور و درێژ دەکات کاکە تەلەفۆنی وایە 40 دقە دەخایەنێ جورئەتت هەبێ بڵێ کاکە گیان تکایە داوای لێبوردن دەکەم بەخوا زۆرمان پێچوو لەسەرم هێڵە وەی گوێ هەردووکمان خراپە هەردووکمان هەناسەمان تون بوو ئێمە جاری وای پێمان عیبە بەڵام ئەم جورئەتە ضرورە لە خۆماندا دروست بێتەوە زۆر جاری یەک ناژیانت ڕزگار دەکات ئەو گەنجە خۆشەویستانێکی ئێستا کوردستانی عزیزمان لە ژێر مەترسێکی گەورەدایە ڕۆژانە ئامارەکان دەخوێنمەوە کە ڕێژەی جگەرە کێشان لە کوردستانە زیاد دەکات بەداخەوە سەردەمانێک چەند 2-3 ساڵ لەمەوە بەرجگەرە کێشان بوو بە عیبە بەخوا خەڵکت دەبینی پێ عیب و جگەرە بکێشە لە پەناوە دەیکێشە ئێستا من کە دێم بۆ ڕێگای مزگەوت مناڵ دەبینم جگەرەیەکی باریک کە خوا دەزانێت تووتنیان چ مادەیەکی مخدراتی تێکراوە بۆی بەنجت کە بۆی لە ناوت بەرێ جاران پیاوێکی لادێی ئێمە خۆی تووتنی دەکرد بە ئاوی پاکی خۆی ئاوی دەدا 10 ساڵ قەندەی لە کێشانەیە زانی کۆکەت چییە ئەم جگەرانەی ئێستا بە 1 ساڵ سینەتدا دەڕزێنێ ها ئینسان کە لەدایک بۆ جگەرە کێش نەبووە هەردوو سێ برادەر ئەم جگەرەیە بکێشە کورە ئەم دووژی لێدە هیچ نییە کورە بۆ خەفەت باشە یەک جار بڵێن نا یەک نایەت بکردایە فێری جگەرە کێشان نەدەبی بڵێ نە بەخوا ئەگە دۆستم بی جگەرەم نادەیتێ تەقدیمم ناکەی تەقدیمیشم کەی وەری ناگرم یەک نابەستە ئەینا سینەتدا دەڕزێنێ چەند کەس هەیە قەت عەرەقی نەدەخواردەوە دەستی بە شوشەی عەرەق کەوتایەوە ئێزانی دەستی بە پیسایی کەوتۆ دوو لە ڕووماڵی خۆیەوە دەستی دەشتەوە هەل لە مەدیسا فێریان کرد کابرا کاکە دە ئەم بیرەیە بخۆوە کوڕە با بخۆ پێی سەرخۆش نابی یەک قم بخۆوە مەدیسا کوڕە یەک جارە هەر مناسەبەتێکە جورئەتی بکردایە بیکوتایە بەخوا نایخۆمەوە نا فێریشتی وام نەکەی ئێستا مدمین نەدەبوو بە موادی مخدر ئەوەی کە ئێستا تریاکچێشە و لە سجنەکاندایە لە یەک قم بیرەوە دەستی پێ کردووە ئەو جورئەتت هەبووە بیکوتایە نا جارێک توش نەدەبووی ئەو کەسەی دوو گەنجن خوای گەورە دەرگای لێ کردوێتەوە ئۆتۆمبیلێکی جوان و پاک و خاوێنی داوەتێ ئەڵێ دەوەرە کوڕە خۆ جادەکەت چۆڵە با مسابقەیەک پێم بزانین کامان سەریعترین کوڕە هەر ئەم جارە کوڕە خۆ جادەکە سیرێنێ کوڕە خۆشەوە کوڕە خۆ مرور دیار نییە یەک جورئەت بکردایە بکتایە بەو خوایە ئەم سارێ بۆ پێشبڕکەی ئۆتۆمبیل نەکراوە فەزلی خوایە بە پێی یاسای ڕێنمایی هاتوچۆ بڕۆم سیباقمان پێ نییە بڕۆین لە ساحەی یاریدا مسابقە بکەین چۆن لەم شەقامانەی ئەم شارەدا مسابقە دەکەم وەڵی تووشی بەڵا نەدەبووی ئێستا چەند کەسەیە فەقەراتی شکاوە لەسەر جێگا زەلیلە بەس نایەکی بکردایە تووشی ئەو بەڵایە نەدەبوو بە برادەرەکەی هەردووچیان دوایی وەرگەڕان و بە هیلاک چوون خۆزگەی هەموو ڕۆژێ بە مردنێکە بەس بیوکتایە نا ئەو سیباقە ناکەم ڕزگاری دەبوو ئەو ناینەوت ئێستا هەتامەوە بە زەلیلی لە کەلەکەی ئەو پیسایی دەکات بە چاوی خۆم ئەوانەم بینیوە ئێستا ئەخ خۆزگە بم کوتایە نا ئاخ خۆزگە کە برادەرەکەم کتی وەرە ئەو مسابقەیە بکەین و پێشبڕکێ بکەین من کوتای بە ذاتی خوا من ئەم ئۆتۆمبیلە شەرتم کردووە بە پێ ڕێنمایی هاتوچۆی مرور نەبێ قەت ناتوانم دەقەیەک لێی خوڕم ئەو نایم بکردایە بۆ برادەرەکەم بەسم بوو بابەتەکە ڕەم بێ گرنگ بێت چونکە پەیوەندی بە پەیوەستە بە ژیانی ئێمەوە جەنابیشتان ڕەم بێ بڵێن بابەتەکە بە زیاتر قسەمان بۆ بکە بەڵام من لێرە داڵێم نا بابەز بێ ئینشاءڵڵا گە دەرفەت بوو بەیانی سپەی شەو کە شەو هەمووی لە مزگەوتە دانانیشین لە دوای نوێژی تەراویحەوە هەل لە مزگەوتە ئینشاءڵڵا بابەتەکەتان بۆ تەواو دەکەم
وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.